بەڵام بە مالیکی کوڕی دوعر ئەڵێ و بە قافڵەچەکان ئەڵێن براکانی مەقەیەت بن ئەمە ڕائەکا لە دەستان، ئەمە لە دەست ئێمەش ڕای کرد چەند ڕۆژە بە دوایە گەڕی. کاتی ئەیبەن بەرەو میسرەکەونە ڕێو لە کەنعان دەرەچن، یوسف سەلامی خوای لەسەر بێ زۆر دڵغەمبارە و زۆر غەمگینە، ئەگەیەتە قەبرستانێک قەبرەکەی دایکی لەوێ. کاتێ بەدەستیانەوە تاو تۆزێ غافڵە بن، یوسف جیان دێلێ ئەچێ بەلای قەبرەکەی دایکی، لێ دەسەکا بە گریان و دەسەکا بە دوعای خێر بۆ دایکی و دایگیان ئەگەر تۆ بمایتایی سەئاوایان لە من ناکرد و وەڵحاسڵ شکایەت خۆیەکا لەوێ. کابرا دێسەیەکا یوسف نەماوە، سیرەکە لای قەبرەکەی دایکێتی، هەتا بتوانێت یەک زلە لە یوسفەدا کە لە یوسفەدات ئەکەونە ڕێ ئەلێ بۆ ڕاکرد، ئەلێ با بەڕام نەکردەوە قەبری دایکمە هاتمە دوعای خێری بۆ بکەم و هاتمە خواحافیزی لێکەم و کاتی ئەکەونە ڕێ یەک ڕەشە با هەڵێکە حەدیث عن بنو ئیسرائیل ولا حرج، ئەوەی مخالفەی شەرع نەبێت لە بنو ئیسرائیلا باسەکرێ، ئەڵێ یەک ڕەشە با هەڵێکە یەک تاریکای هەڵێکە هەموو ڕێگاکەیان لێ گومە بێ. گەورەی قافڵەچێکە ئەڵێ وەرن بزا ئەمڕۆ چیتان کردە، چەناوی چەند ساڵە من لەم ڕێگایەتام قەت شتی وامان بەسەرا نەهات، چیتان کردووە؟ یەکێکیان ئەڵێ وەڵی من زلمدا لەو پیاوە، زلم داوە لەو عەبدە. بانگی یوسفەکە ئەڵێ چیەوە؟ ئەڵێ وەڵا کە زلەکەم دارێ دەستی بۆ ئاسمان بەرزەوە کرد، نازانم چی وت، ئەم ڕەشە بایە هەڵگیراوە. وەقیلە کابرا دەستی گۆز بوو، ئەم جاکارێ بکە بە خاتری خوا لێمان ببوورە، هەب لێبوردن لە تۆ ئەشێتەوە بۆ خاتری خوا بەشکم ئەم ڕەشە بایە و ئەم بایە لەسەرمان لاچێ، یا ئەوەتە زلە لە کامانەدەی من یەکەم کەسم لێمان بدە. ئەڵێ ئەوە لێتان بورام و هەندێکی پێچێ ئەو ڕەشە باوشتە نامێنێت.